بەرپرسێکی ئەم وڵاتە ئەو کاتە باس و خواستی فێمینیزم و مێگەرایی و جێندەر و ئەوانە گەرم بوو ئەم نیشتمەوە چێ یعنی بۆ خۆتان زۆر پێوە سەرقاڵ کردووە و ئەوانە گوتی وەڵام مامۆستا ئەو وڵاتانە لەسەرمان فەرز دەکەن ئەمیشتم چۆن گوتی وەڵام لەسەرمان فەرز دەکەن دەڵێن گەر ئەوە نەکەن هاوکاریتان ناکەی زان جێندەر یعنی چی؟ جێندەر یعنی ئەوە کە مرۆڤ تەماشای بکرێ بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەزەکەی کەشتیوە هەر نییە لە دنیادا مرۆڤیان نێریان مەیە ئەوان دەڵێن نا بۆیە پیاوی لە پیاوی مارە دەکەن و ژن لە ژنێ و ینی بۆ تە شتێکی زۆر بێمەعنا جا من بۆ بەرپرسەم گوت تمجا بۆ وا دەکەن چی وڵات یانێ وەکو خۆیانمان لێ بکەن ئەوان خێزانیان نەماوە خێزانی هەڵوەشاوە ئێمەش هەر خێزان و ئەخلاقمان ماوە دانێ ئەوەشمان بەدەستەوە نەیەوە